بینەرانی خۆشەویستی زووم سڵاوتان لەبێت لە پرۆگرامێکی دیکەی مێزی سەرنووسەر هەرچەنە لە ماڵەکەی خۆیان بەڵام ئێمە وەکو زووم میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز ڕاوەری گشتی بزوتنەوەی ئیسلامیمان کردووە. مامۆستا گیان سوپاس بۆ میواندارێکە و هەرچەنە لە ماڵەکەی خۆتە ئێمە تۆ میوانی ئێمەی ماڵی خۆتانە. سپاس بۆ جەناویشتان بۆ ئەو هاوکارە بەڕێزەیشتان کە مانوو بوون بەڕاستی لەشتان ساغ بێخ. زۆر سپاسەکەم. مامۆستا گیان نەگرت لە دەستپێکە کۆمەڵێک سەرنجی گشتی باسکەم وردە ئێمە بچینە ناو پرسیار و تەوەرەکانەوە. بێگومان لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانە دوای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کۆمەڵە گۆڕانکاری دیکەی ناوخۆی و ئیقلیمیش ڕووی داوە، بە تایبەتی گۆڕان و پێشاتەکانی نێوان ئێران و ئیسرائیل و لە ناوخۆی عێراقا و بەرەکانی مقاومە و دواتر ڕوخانی ڕژێمی ئەساد و مەسەلەی کوژاری یەک لە دوایەک سەرکردەکانی حەماس و حیزب الله و گۆڕانکارێکی زۆر گشتی ڕووی داوە. بەڵام ئەگەر لە ناوخۆ دەست پێ بکەین ئێمە بێگومان بزوتنەوەی ئیسلامی لە دوای هەڵبژاردنەکانەوە ڕەنگە قۆناغێکی تۆزێک هەم ئاستەم هەم بەدیو لە دیوەکانە نەخێنراوەشی لە پێش بێ بۆ مەسەلەی پێکێنانی حکومەت. بەڵام ئەگە پرسیارەکەی من یەکەم جار بەم پرسیارە بچینە ناو تەوەر و بابەتەکانی دیکەوە، لە ئێستا بزوتنەوەی ئیسلامی پەیوەندیە گشتیەکانی لەگەڵ حیزبە ئیسلامیەکانی دیکەیە چۆنە؟ بە تایبەت سەرنجم لەسەر کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامیە. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام. جارێکتر سوپاس بۆ جەنابتان و مانەبوونتان لەشتان ساغ بێ. شتێکی باشەکەن چونکە دانی زانیاری بە خەڵک یەکێکە لە بنەما سەرەکیەکانی کۆمەڵگەی مەدەنی. دیارە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە تایبەتی لەگەڵ حیزبە ئیسلامیەکانی ناو کوردستان وەکو بڵێ کێشەمان نییە لەگەڵ یەک، بەڵام ئەو گەرم و گوڕی جارانیشمان نییە. هۆکارەکەی چی؟ وەڵی هۆکارەکەیەوە بوو ماوەی لەمەوبەر بڵێن 2-3 ساڵ لەمەوبەر هەوڵێکی باشماندا بۆەوەی کەوە کاری هاوبەش دروستکەین، بەڵامی تر ئەو کاری هاوبەشە سەری نەگرت. کە سەری نەگرت طبعاً لە دوای ئەوە ساردیەک دروستە بێ. دواتر مەسەلەی حتا ئێمە کە ڕائیشمان وان نەبوو مەسەلەی لیست و ئەو شتانە ببێتە هۆکاری بڵێن دووری ئێمە لە یەک. بەڵام ئەیتر ئەو مەسەلەی لیست و شتانیش هاتە ئاراوە، دواتر کۆمەڵی کێشەی دروست کرد لە بینی هێزە ئیسلامیەکانە بە تایبەتی. ئێستا ئەو پەیوەندیە گەرم و گوڕەی جاران نییە. جیازی فکریتان هەیە لەگەڵ پارتە سیاسی ئیسلامیەکانی دیکە مامۆستا؟ بەڵێ، وەکو بنەڕەت طبعاً هەموو هێزە ئیسلامی هەموو هێزە ئیسلامیەکان لە جیهانە لە دوای 1928 لە 28 لەوێوە بڵێن بەڕێز حەسەن بەنا ئیمام حەسەن بەنا هات ئەو هەموو تێگەیشتنە ئیسلامیەکانی کۆکردو لە بابی تەوحید و فیقه و ئەوانە ناوی نابرای موسڵمان لەژێر چەرتی ئیخوان موسلیمین. ئیخوان موسلیمین. ئەمە نەک هەر ئیخوان موسلیمن بووە بڵێن ڕابوونی ئیسلامی لە جیهانە، یان ناوێکی فراوانتری وەرگرت بۆ ڕابوونی ئیسلامی لە جیهانە. ئەمە بڵێن لە ناو هەل لە ئەندەنووسیاوە نەکرد، لە ئەندەنووسیاوە بۆ ئەسپانیا سەرانسەری بڵێن عالەمە سونیەکەی گرت. وڵاتێک نییە بڵێن پێگەی ئەو ئیخوانیتیان نەبێت. بەڵام هەر لە دوای وەفاتی ئیمام حەسەن بەناوە ئیتر کێشەش دروست بوو لە ناو ئیخوان موسلیمی، یعنی ئیخوان موسلیمیش بوو بە چەند تەوەجوهاتێک. ئەمەی کە لە کوردستانی خۆمانە هەیە بڵێن لە 1940 بەڵێ ئێمە لە 1940 مامۆستا مەلا ساڵح لە بەغدا کە ئەچێ لەوێ لەگەڵ شێخ ئەمجەد زەهاوی کە کورد بووە لەگەڵ خۆی ئەیهێنێتە هەڵەبجە. ئەمەی کە ئیسا هەیە لە کوردستان حتا بە سەلەفیەکانیشەوە بە مامۆستا عەبدولەتیفیشەوە هەر سەرچاوەکەی ئەچێتەوە بۆ ئەو ڕابوونە ئیسلامی. ئێستا حیزبی سیاسی ئوسوڵی خۆی هەیە بۆ ممارەسەی کاروبارەکانی خۆی کە و ڕنگ باتەوە لە پەرلەمان لە حکوومەت. ئێستا بزوتنەوەی ئیسلامی لە هیچیانە نییە لە پەرلەمان و لە حکوومەت. بەڕێز دەزانی خەباتێکی ناوی خەباتی پەرلەمانی و خەباتێکی ناوی خەباتی لە دەروی پەرلەمان. ئێوە لە دەروی پەرلەمان هەراوە بێ دەنگی دانیشن لە کاتێکە بەڕێزت دەزانی ئێستا دۆخی ناوچەکە لە چ مستەوایەکە. بۆ نمونە
بەڕێز لە دوای ڕووداوەکانی سووریا و دەڵێ عێراق لە ئینزارایە هەر بەڕاستی بزوتنەوەش لە ئینزارایە خۆی حازر کردووە خۆی بزوتنەوەی ئیسلامی چ لە پەرلەمان نابوو بێ چ لە دەرەوەی پەرلەمان چ لە حکوومەت ئەمە هەر لە سەرەتای بڵین دروستبوونی حکوومەتی کوردیوە و یەکەم هەڵبژاردنیش ئەوە خۆ ئەو شریتە ئێمە خۆمان بڵاومان کردەوەی کاکنەوشیروان ئەوان خۆیان گۆڕان لایەن نەبوو کاکنەوشیروانیت لەگەڵ ئێمە مەشۆرەتەکە کە چی بکەین باشە بۆ پەرلەمان و بۆ حکوومەت و بۆ ئەوانە ئەو کاتە ئێمە ڕەئیمان وا بوو کە دەوڵەتی قانون دروست ببێ ئەو کاتە ڕەئیمان وا بوو کە چەکەکان کۆ بکرێنەوە ئەو کاتە ڕەئیمان وا بۆ کەم کیانە سیاسیە وای لێبێ زیاتر لە دەرەوەی هەرێم حرمەت بگیرێ بەڵام داخەکەم یانی ئەو ململانەیە من هەموو جارە ئیجارمەوە بۆ ئەو عەقڵیەتە قەبیلەیە کە کورد هەیەتی کورد تا ئیسە ئەو عەقڵە قەبیلەی نەتێپەڕ نەکردووە لە کاتێکا ڕەزاشایە کە هیچ سەقافەیەکی وای نەبووە توانی لە ئێرانە دەوڵەتێکی مەرکەزی دروستکە و عەقڵی قەبیلەیش تا حەدێ تێپەڕێنێ ئەتاتورک توانی بەو هەموو کوشت و کوشتارە عەقڵی قەبیلە تێپەڕێنێ ماوتی سۆنگ توانی لە سینێکی زەعیفی یعنی بێهێزا کە بەریتانیا بە قەوشارێکی ئەوە بێت داگیری بکە یابان بێ داگیری بکە بتوانێ 14 ملیۆن بەشەری ئەعدام کە تا عەقڵی قەبیلە ئەگۆڕێ و نەوەیەکی تر دروستەکە لە کوردستانی خۆمانە بەداخۆ ئەو هێزانەی کە هەبوون نەیانتوانی و عەقڵە قەبیلەیە تێپەڕێن ئەمە حاڵەتێ لەبەر نەیشمانتوانی و سیستەمی سیاسی فەرهەنگی سیاسی دەرهاوێشتەی و عەقڵێ ئەو عەقڵی قەبیلەیە نەمانتوانی ئێمەش مەسەڵەن کە سوالەکەی جەناب لە ئەوەی کە توانای خۆمان بوو بێ چ لە پێش بڵین ئازادکردنی کوردستانە و چ لە دوای ئازاد کوردستان هەرچیمان لە توانا هەبوو بێ کردومانە چ لە ناو پەرلەمان بوو بین چ لە دەرەوەی پەرلەمان بوو بین ئەوتە جۆن مێجەر نامەی بۆ ئێمە نووسیوە کە ڕئیس وزەرای بەریتانیا ئەڵێ بەشک و ئێوە هەوڵ بدەن پارتی وێکێتی یەکخەن یعنی ئەوە ڕۆڵە کە نە لە حکومەتیشا بووین لەو کاتە نە لە پەرلەمانیش بووین بەڵام نامان بۆ نێرێڵێ بەشک و ئێوە هەوڵ بدەن ڕێکیان خەن لەبەرەوە بزوتنەوە ڕۆڵی مێژووی خۆی هەیە لە ئیستا بێ دوێنێ بێ هەر کاتێ بێ بەیانی بێ بەڵێ ئەحداسەکانیش لە ناوچەکە وەکو بڵێ هەرێمی کوردستان جەزیرەیەکە دەروی ئەم هەرێمە هەمووی بۆتە ئاگر پشکیشی بەری کوردستانەکە چونکە ئەمێ ئەو مۆزوع وڵاوەت تایبەتی لەسەری بەڕاستی ئامادەکاری چۆنە ئێوە وەکو بزوتن و ئیسلامی خۆت جوان فەرمووت بەڕاستی بزوتنەوە لەکوێوە گەشتۆ بەکوێ لەو هێزە کاریگەرەوە ئێستا بەڕێزە فەرمی ناتوان کورسیی پەرلەمانیش بێنن ئەمە جێ هەڵۆسەر لەسەرکردنانی ئەگە خۆتان پیا بچنەوە بەڵام خاڵەکەی ملیێرانی ئەمە نییە لێرە ئەوەیە بزوتنەوەیکی ئیسلامی تەبەنەوە حسابکردنی کە بۆتانەکرا ئێوە هێزێکی ئەساسی کوردستان بوون کە بەڕاستی هێزیش چەکدارتان هەبووە قووەتان هەبووە ئێستا ئێوە هێز چەکدارتان نییە ئەوەی هەتانە بۆ پۆلیس لە حکوومەت ئەخن بە پۆلیسی حکوومەت ئەمە ئەکرێکە لە سووریا کراوە ئەوە نیە نازانم کردیانە بە هەراڵەیە کرێ ئەخر خۆت ڕێی خۆت بکرێ مامۆستا خۆی بە پۆلیس نەخێر چۆن نەکرێ بەڵام خۆی گۆڕانکاریەکان ئەگەر تۆ سەیری خەڵک بکەی سەیری ئەحداسەکانی پێشوو بکەی هەر لە کوردستانی خۆمانە کە وەختێ ئەحداسی ڕۆدا ئەو کاتە ئەوە نامێنێ بڵێ ئەو هێزە و ئەو هێزە و ئەو هێزە ئەو هێزانەی کە تۆی بینی هەمووی لەوە چێ بێ بە یەک هێز ئەوەیە یعنی قەزیەکە بەخەباتی چەکداریە مامۆستا ئەوەی کاکی من باسی کرد هێزی چەکدارتان هەبووە پێشتروانە ئێستا بڕواتان بە خەباتی چەکداریەیە لە هەرێمی کوردستان وەکو بزوتنەوەی ئیسلامی ئێمە پێشتر ئیعلانی جیهادمان کردووە ئیعلانی بەڵێ هێزی چەکدارمان هەبووە دژی بەعس و هەتا ئەو کاتێش کە حکوومەت دروست کراوە پێمان وا بۆ چەکەکان هەمووی کۆکرێتەوە لە یەک چەکی نیشتیمانیە بەڵام نەکراوە ئیسە کراوە نەکراوە ئیسا هەر کەسێ و هێزی خۆی هەیە چەک کردووە بەڵێ ئێمەیان چەک کردووە
ئێمان بە فێڵ چەک کردووە ئەیتر خۆ حەزبی سیاسی ناوێت فێڵ لێ بکرێت ئەوتر ئەو کاتە ناڵ فێڵەکەوانەوە بێت چەکەکە لێ وەرگێ بەڵام ئێمە ئاواتمانەوە بووکەوە ئەم میلەتە بگا بە ئامانجەکانی خۆی ئاواتمان ئەوە بووکەوە ئەو چەکن لە هەر شوێنەکە دوو چەکیتیا بێ مەحاڵە ئەو شوێنە سەقامگیر بێت کەواتە یەک پرسیار ئێوە بڕاتان بە دیموکراسی هەیە لە هەرێمی کوردستانیان بڕاتان بە هێزەیە کام نێتوانێت گۆڕانکاری دروستکە لە هەرێمی کوردستان من چەند جار وتومە من لە قسەکانی خۆوە مەسا حەزەکەم دەقیق بمدایە مانوێ ڕاشکاوی نە هەر دەقیقیش یعنی ئێستا من قەت لە هیچ قسەیەکمە ئەگەر سەیری بکەیت لە ئەرشیفیشە باسی دیموکراسیم نەکردووە ئەنی ئەو بۆهتانم نەکردووە ئەنجا لەبەرەوە بەس مامۆستا لە سۆنگەی ئەوەیە کە باوەڕت پێێت یا باوەڕت پێ نییە نه من دووشتم جا کردووە تۆ لەیەک ئازادیەکان لەگەڵ دیموکراسی ئازادی من تا سەر ئێسقان ئیمانم بە ئازادی هەیە بەس لەگەڵ ئەو پرەنسی بوو پێکەوە ژیانی بە ئیسلام و نائیسلام و ملحید و ئەلمانی و هەموو ئەمانەیە لەژێر چەتێکە کە ناوی ئازادی لە هەڵەبجا جێبەجێم کردووە ئەگەر بپرسی لەوانەیە کە ویژدانیان هەیە جێبەجێم کرد ئەی تۆ مە ناونانی دیموکراسی بەس نه سەبەکەی چیە آخر ناشرینیان کردو کوا دیموکراسی لەکوێ هەیە یعنی فەرمین بڕات بە دیموکراسی نییە بەڵام ئەمە تەزاڕوو بە لەگەڵەوەی تۆ بەشداری پرۆسێکی دیموکراسی کە نای هەڵبژاردنە کاتە بۆ چی تا هەڵبژاردنەکە بڕات بە دیموکراسی نییە من وتم ئیمانم بە ئازادی هەیە یعنی ئیمانم بەوە هەیە خەڵک ئازادانە ڕەفتاری سیاسی خۆی ئەنجام بدا و ئازادانە ئەو خەڵکەی کە ئەو پێی خۆشە ئەو حکمی بکە بیکە ئیتر ئەمە ناو ئەندێ هەرچی ناو نادێ هەرچی من کێ من حەقم نییە بەسەریەوە ناو لە ئیسلامە مهم نییە ئیسە وەختی خۆی دیوان کەلیمەیەکی فارسی بووە بەڵام ئیمامی عومەر بەکاریە ناوە خۆ ناو کێشە نییە بەڵام ئەوەی کە ناو نراوە دیموکراسی کاتی خۆی هەر ئەفلاتۆن خۆی ئەڵێ دیموکراسی شتێکی خراپە لەبەرەوەی ئەوانەی کەوا ئەوان فریبیەکەن زیاتر ئەوانە ڕۆنە سەر ینی تا ئەوەی کە حەکیمێک بڕواتە سەر لە ئەوروپاش سەدی وەکو نوعەم چۆمسکی خۆی کاندید کە ناچێتە پەرلەمان بەڵام کەسێک ئەوە خۆیەوە هەر ئەو فەیلسوفانەی سەهاتوونەتە قسەیان هەیە نظام التەفاهە ئەنووسن ئەوانە ئیسا ئەبینی بەڵام کەسێکە هیچ نازانێت لە کاری گشتی بەیانی دوو ڕۆژنامە و دوو هینگەورەیەکە و بەڵێ ئەچێ ئەبێتە ڕئیس جمهور مەسەن ئەبێتە ئەوە هیچ نییە ینی ئەوە کەی ناوی ئەنی چی ئەوە باشە مامۆستا جەنابتان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئەڵێن ئێمە بۆ بەدەستهێنانی دەنگ کار ناکەین بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خی گەورە کارەکەین پێتان وایە لە هەرێمەکە وەکو هەرێمی کوردستان دەنگ و کورسی و هێزت نەبێ ئەتوانی ڕۆڵت هەبێ هیچ گۆڕانکاریەک دروست بکەیت خۆی من وتومە ینی چەند جاریش وتومە لەوە چێ زەرەری زۆریشمان لەوە کردبێ بەڵام زەرەر ئەەکەین یان نایکەین ئێمە بۆ ئایندە ئیشەکەین ینی ئەو قسانەکە ئیکەین خاوەنینی ئێمە وتومانە بڵین بە ناوی دین دەنگ کۆ ناکەینەوە حتا من قسەیەکم کرد لەوانەیە زۆر کردویان بەهێن لەسرم وتمەگە کەسێ ینی پێی وایە عیرفان تەطبیقی شەریعی بووەکە دەنگم پێ نەدا بۆچی ئەگەر دەنگ بێن و ببنە خاوەنی دەسەڵات ناتوانن تەطبیقی شەریعە بکەن ئەخر ئەو ڕژێمە کە ئیسە هەیە بڵین ئەوەی کە ئیسە هەیە لە کوردستان یا لە وڵاتەکان پێوتی ڕژێمی مشارەکەی سیاسی جۆری سیستەمەکە مشارەکەی سیاسیە ئەو جۆرە نییە کە بچێت تەطبیقی شەریعە ئیسلامیکە لەبەرەوە خەڵک خەڵەتاندن خراپە ئەوان فریبی خراپە ببوورە لێرە ڕاتەگرم کەواتە حەزب ئیسلامیەکانی دیکەی هەرێمی کوردستان بە ناوی دینەوە دەنگ کۆکەنەوە من ئەوەم نەکردووە مەسایسەم بڵێن مامۆسایەکی ئاینی بێنی داعیەکە لە مزگەوتێکا دەورێکی زۆر باشی هەیە من لەوانەیە توانی بێتم ئەوەش بکەم بەڵام نەم کردووە هاوردوانە مەسەن دەنگێکیان پێکۆ کردوت و دوایی هەم نە داعوەکەی ماوە نە لە پەرلەمانەکەیش توانیوەتی هیچ بکە ئەمە لە پارتە ئیسلامیەکانی دیکە زۆر بینری ماوەسا ئەخ من ئەوە ئەڵێم یعنی ئەوە من نەم کردووە یعنی لەوانەیە زۆریش زەرەرم لێ کردبێ لە ڕووی دەنگ و ئەوانە قسەکەی جەنابە مەسەلەی چوونە ناو پەرلەمان ئایا بەڵێ بچیتە ناو پەرلەمان حتمەن لەوێ تۆ بڵین ڕێگایەک لەبەرتە
بۆ گەیشتن بە ئامانج لە پەرلەمان و زووترەگەی هەتا لە دەرەوەی پەرلەمان بگەی ئەوە حاشا هەڵنەگرێ یعنی بەڵێ وایە ڕاست ئێمەش بۆیە مشارەکەی سیاسیەکەین لەبەرەوەی لەوێ تەبعاً باشتر ئەگەیتە ئامانجەکان هەتا لە دەرەوەی پەرلەمان بی. لە ڕووداوەکانی سووریا بەڵێ فەرمووتان لە بەیاننامەیەکە وتوتانە کە ئەو ڕووداوانە پێش خەڵکی سووریا دڵی ئێوەی خۆش کرد. بەڵێ بۆچی ینی تۆ لە پێش خەڵکی سووریا و دڵخۆشی بەوەی کە محەممەد جۆلانی ئەحمەد شەرعەکە ئێستا شرط مثلا ناو بەسمێنی بەچوێ بەڵێ ئەحمەد شەرع عامر شێخە هەر کەسێ هەیە یعنی ئەو فەڕەنسا جیاوازە لەگەڵ بەریتانیا حتا لە ڕووی ئیستیعماری بوونەکەیەوە لە سووریا فەڕەنسا هات زۆر خراپ لەوێ ئەو بڵین دەسەڵاتی گواستۆ بۆ خەڵکی سووریا بەحساب هات کۆمەڵێک خەڵکی برد بۆ فەڕەنسا لەوێ پێی گەیاندن یەکێ لەوانە میشیل عەفلەق بوو کە دوای تەسدیری کرد بۆ خۆمان یەکێ لەوانە مەسەلەن ئەم باوکی ئەسەد و یعنی هاوڕێکانی ئەسەد و ئەمانە ئەوان بڵین تەدریبیان پێکردن دوای وڵاتیان پێ سپاردن ئەمانە کۆمە ئەقەلیەتێکی بچکۆلا نەبوون لە سووریا ئەو تایەکێکیان کە مەسە ئارتۆدۆکسی مەسیحی ئەوەیە ئاوردی بۆ ئێرە خۆی بوو بە تاقوتەنە حکمی عێراقی دابووە دەست درادەسی لەوێش ئەمانە تایفەیە بوون تایفەی عەلەوی لە ساڵ 5 سووریا ئەوە 70 ساڵە چەند ساڵە ئەو وڵاتە ئەکوژن ئەبڕن یعنی زۆر بە شێوەیەکی ناشرین ممارەسەی سیاسەتەکەن کوشت و کوشتار بە سەدان هەزار کەسیان کوشتووە چۆن ئینسان دڵخۆش نابێ بۆی کە ئەوانە لاچن ئەگەر هەسەتش ئەوی کردای هەمان ڕایتە بوو کێ بیکە هێزەکانی سووریای دیموکرات هەر کەس بیکە ئێمە وتوان سونیش بیکە هزار جار وتومە من کاڵم تایفی مەبەسم تەنها عەلەوی و شیعە و فڵان و فیسار نییە موسڵمانی سونیش تایفی بێ هەر خراپە ئەوانیش هەر تایفی بنەوە هەر زۆر خراپە نابێ یعنی سە تۆ مەسەلەی لە وڵاتێکای ئیستەوای لێ هاتوو تازە ئێمە لە عێراقین بۆ نمونە ئەو لە سووریایە ئەو لە ئێرانە تۆ ئەو هاوڵاتیەکە لەو وڵاتایە هاوڵاتی تۆیە شیعەیە سونیە ئەرمەنیە هەرچی هەیە هاوڵاتی تۆیە تۆ بێوەکو هاوڵاتیەک مامەڵی لەگەڵا بکەین نەک وەڵام من لەسەر هەویە کابران ناوەکەی نووسراوە فڵان چی سەری بڕی چۆن شتی وابێ ماوەسعیفان وەکو ڕابەری گشتی بە زوتنەوەی ئیسلامی تا ئێستا یعنی هەڵوێستێکی ڕوون و ڕەوانی تۆمان نەبینیوە لەسەر مەسەلەی کۆمەڵکوژەکانی کوردانی ڕۆژاوا و ئەو لەشکرکێشەی تورکیا و تۆباران و هەموو کۆمەڵکوژەی کە ئەو چەکدەرانەی سەر بە تورکیا بە کوردانی ڕۆژاوا کرێ پێم خۆشە بۆ چوونی تۆ لەبارەوە بزانم سای چۆن کاکەگیان ئێمە باجمان زۆر داوە لەوە چۆن نەمان کردووە سەکاتی خۆی ئەو ئێمە سێ هێزبووین لە کوردستانی خۆت مامەسە بەڵێ مەقسەدم ئێمە ئەو باجمان دا و ئێمە بەشداریمان نەکرد و دواتریش زۆر باجی اقتصادی و سیاسی و ئەمنیشماندا ئەمەی تر مەسەلەی ئێستا کاکەگیان تۆ مەسەلەن دوو جیهەت هەیە بۆ نمونە قسە لەگەڵ هەردووکیانەکەیت کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە پێشەوەی ئەو شەڕە لە 2011 کە بڵێ هەسەدە دروست ببێ و شەڕ بکە لەو کاتە ئەوە بوو پەرلەمانی کوردستان وەفدێکی نار بۆ ڕۆژئاوای کوردستان بزانێ ئایا وایە ئایا بڵێن شەڕ ئەفرۆشرێ بەو خەڵکی کە لەوەیە خۆ ئەو کاتە من چەند جار وتومانە لەگەڵ خۆیانە لەگەڵ بەڕێز ئەڵدار خەلیل لەگەڵ ئەو خاتونەکەی ئەحمەدی ئیلهام ئەحمەد ئێستا لە حاڵی حاضر لەوە دەرچۆ پەشڕاستەوەی کە لەسەر سەدی تشین و پردی قەرە قۆزاق و منبەج و دەوروبەری گونداوارەکانی کۆبانیەکرێت زۆر بە ئاشکرا دەچوو خەتی تورکیا بە کۆمەڵکوژی کوردانی ڕۆژاواوە دیارە دقە یعنی مەقسەدم ئەوەیە یعنی پێمان وتون ئەو کاتە هیچ نەبوو ئەو کاتە بڵێن صالح مسلم لە ئەنقەرە بوو لە ئەستەمبول بوو ئەوانیش هەمویان هاتو چێ ئەستەمبوڵیان نەکرد کێشیان نەبوو ئەزانی چۆنە تۆ کەسێ هەر کەسێ بێ براکەی خۆشت بێ کە گوێ بۆ ناگرێ تۆش دڵگەرم نیت ئەوەنە دیفاعی لێ بکەی چون گوێ بۆ ناگرێت
ئیسا ئێمە مەختا مەسەلەن چ پێویستی ئەکرد چی بوو یعنی بە خۆیانمان وتووە بە بڵێن پارتی کرێکاران هەر لەم مانگا ینی پێشمان وتووە چه حکمتێک هەیە مەسەلەن تۆ بێی لە ڕۆژئاوای کوردستان کە هیچ کێشەیەکە نییە بێ ڕسمی سێ بە چواری عەبدوڵڵا ئۆجەلان لە مەرزەکە هەڵواسی لە شارەکان هەڵواسی ئەمە ئیستیفزازکردنە ئیسا ئێمە توانین بڵین لە باشماغ ڕسمی قاسم لە هەڵواسین شتی وا کردیانی ینی با واقعی بین مەسە ئەتوانین بچین ڕسمی عەبدوڵڵا ئۆجەلان هەڵواسی ناتوانی لەبەر ئەوە شتێکە تۆ پێت ناکرێ مەیکە ئای کێیە ئەم دەستە مەسە ئەو شتانە ئەجوڵێنێ ئەو شتانە تونەکە ئێمە وەختی خۆیتم لیژنەی پەرلەمانی چوو ئەوێ تەقریرەکەی هاوردۆ هاتۆ لە هەموو حیزبەکان وتیان بەو شێوە نییە وتیان بەو شێوە نییە دوایەوە ئێمە چۆن بە پارتی کرێکارانمان تۆ وامەکە سووریای ئیمڕۆ سووریای دوێنێ نییە سووریای ئیمڕۆ بە شارەسەر نەماوە دەوڵەتە عەرەبیەکان پشتیوانی لێ ئەکەن دوایەوە ئەمڕۆ ئیسا پشتیوانیکی نێودەوڵەتی هەیەوەتە ئەوروپا ئەچێت بڕۆ لەگەڵی سوڵح بکە ئێمە ئامادەین هاوکاریتانەکەین بڕۆ لەگەڵیان سوڵح لە لێ دوانێکە عەفو ئەڵی زۆر شتمان بۆ ڕۆژاوا کردووە ئەمانی کە ئێستا باست کرد هەر ئەمانەتان پێوتونیان هیچی ترتان بۆ کردوون ناڵێم ئێمە ئامادەین ئیستەیش ئامادەین ئیستەیش ئامادەین قسەی خێرمان کردووە حتا بە تورکیامان وتووە لە ئاستی بەرزە لەوانێ پێشان خۆش نەبوو بێ وتومانە ئەو قسەی منیان پێ خۆش نەبوو هەتاوتم ئەبوو عەمشە وتم ئەبوو عەمشە زۆر خراپە طبعا ئەبوو عەمشە خۆی ئیلتیزامێکی دینی نییە وتم ئەوە خراپە یعنی ئیساوەتە لە من بچکە خۆ من بچ سونیە و مسلمانە و ئێ باشە دەی فەرم و عەرەبە لە سا هەشتای ئێ باشە کوا ئیسە پێی خۆشە عەمشە حکمی بکە لەبەر ئەوە یعنی ئەوانە ڕەفتاریان هەم لە عەفرین ناشرین بوو هەم لە مەرزەکان ئەنجا ئەوانی خۆیان گلەیان لێ هەیە ئەحراری شام گلەی لێ هەیە تەحریری شامیش گلەی لێ هەیە لە ئەمشە بەڵام مامۆستا جارێکیان لەناو بزوتنەوەی ئیسلامی ڕاگەیەنرایە بڵاو بووتەوە تاوانەوەی کە من ئێڵێم بەڵگەم بۆ قسەکانم هەیە لەسەرەوەی ڕاگەیەنرایە بڵاو بووتەوە ئەو زوڵم و زۆرەی کە تورکیا دەرحەق بە ڕۆژاوای کوردستانێکە زوڵمە ستەمە ئەمانە بەڵام تۆ یعازەیەوە بە هەموو ئۆرگانەکانی بزوتنەوە خێرا ئەو ڕاگەیەنراوە ئەو شتە لە هەموو شوێنەکانی تر بسڕنەوە ئەمە مامۆستا کامیلی حاجی عەلی وڵێ لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی ئەو بۆی بەڕوونتر بێڵێم ئەڵێ جارێکیان ڕاگەیەنراوێکمان بڵاو کردەوە لە ناو بستنەوەی ئیسلامی لەسەرەوەی کە ئەوەی تورکیا دەرحەق بە ڕۆژاوای کوردستانێکە زوڵمە ستەمە بەڵام بەڕێستان ڕاگەیەنراوەکەتان لە هەموو ئۆرگانەکانی بزوتنەوە سڕیەوەتەوە ڕاستە ڕازی نەبوون لەسەری ڕاستە ئێمە لە هەرێمێکە ئاژین ناوی هەرێمی کوردستانە من هەزار جار وتومە من کوردم مسلمانم لە هەرێمی کوردستانم سنیشم ئەمە تعریفی ئێمەیە لەم هەرێمە یعنی ئەم هەرێمە ئیسا ئەبێت تۆ بیپارێزی ئەمنێتی تۆ نابێ شتێک چۆلەکەی لە دەستای بکەی بە قوربانی هەزار چۆلەکەی سەر درەخت ئێستا ئێمە هەرێمێکمان هەیە ئەگەر کورد کە ئەڵێم عەقڵیەتی قەبیلەی هەیە ئەگەر ئەو فەرهەنگی سیاسی بەرز بووایە لە هەموو دنیاوە ئاهات پشتیوانی لەم هەرێمە کرد بۆی لێرە ئێمە هەرێمێکی دەستوریمان هەیە بێ پشتیوانی لێ بکە نەک بێ کێشە بۆ تۆ دروستکە ئیسا ئێمە کێشەمان بۆ دروستەکەن ئیسا مەسەلەن تا ئێرانە کە ئەو ئەچێ لە ئێران تەقاکە ئەوی ژەوتەیەت بە شوێنە نەما کووە ما لەو لاوەی سەمەسەن ئەمەچێ لە تورکیا شەڕەکایە لە پاڵ دهۆکە شەڕەکە ئەوش مەجبورە بێ بە شوێنە لەبەرەوە ئێمە زبانی ئێمە هەموو جارێ وتومانە لەگەڵ دراوسەکانە بە تایبەتی ئەو دوو دەوڵەتەکە زلهێزی منطقەکەن زبانی قەناعەتە یعنی بە ئێمە قەناعەت بۆ ئەوان دروستکەین هەتا لە ڕێفراندۆمەکەیشە هەمویان شاهیدە من ئەمە قسەم بووە وتم ئەوەڵ جار زبانی قەناعەت دروستکەن لەگەڵ ئێران و تورکیا کە ئێمە زەرەرمان بۆیان نیە ئینجا باسی ڕێفراندۆم بکەین یعنی تۆ دوو دەوڵەت هەیە ئەگەر تۆ قەناعەت بەم دوو دەوڵەتە نەکەی کە من زەرەرم بۆ تۆ نییە چۆن ئەو ئەهێڵێت تۆ وجودو هەبێ لەبەرەوە نابێ ئێمە کارێ بکەین کە ئەو دوو دەوڵەتە ئەمنیەتیان بکەوێتە خەتەر ئەمە سیاسیە مامۆستا ببوورە جەنابتان و بێگومان کەسێکی مولتەزمن پێتان وایە ئەگەر ئەمە هەموو کورد بە ناحەقی و بە توند و تیژی بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا و تورکیا ئەیبینێت ئەگەر بێدەنگ ببیت لە پێناو بەرژەوەندی خۆت مەسەلەن بەرژەوەندیەکی ناوخۆی هەرێمی کوردستان ڕەوایە
ئەخنە مەقسەدم ئەوەیە خۆ بێ ئەو کوردەی ڕۆژ ئاواژ وجود بۆ تۆ دابنێ بۆ هەرێمەکەت دابنێ بە گوێت بکە ئەو ئەسڵان وجود بۆ تۆ دانانێ شەڕی ناوخۆ لە چی دروست بوو شەڕی ناوخۆ جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال چوون بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان لە بیقاع ئەو کاتە لەوێ یعنی لە سووریا و بیقاع بوو مەقەڕی لەوێ بوو چوون بۆ لای لەوێ یعنی زۆر بە خراپ مەعامەلەی لەگەڵا کردن یعنی پێیوانە بوو کە ئەوان لە مستەوای ئەوان ئەماوە بوو دەی دواتر شەڕی ناوخۆی لێ دروست بوو یعنی ئەوەتە خۆ مام جەلال قسەکانی کە ئەیکات لەسەر ئەو شتانە ئەمە مەقسەدم ئەویش ئەبێ یعنی وجود بۆ تۆ دابنێ ئێمە خەڵکی خۆمان بە تایبەتی لە سلێمانیا بەڕاستی ڕایەکی گشتی خراپ دروستە بێت دائمیت خۆیەکا بە قوربانی شوێنیت کاکە نابێ تۆ لێرە هەرێمێکە هەیە سلێمانی هەیە هەولێرە هەیە دوهۆکت هەیە هەڵەبجەت هەیە جارێ وەرەمە ببارێزە ناکرێ ئیسە من لە کوێ باسی چوار پارچە یان تۆ جارێت سلێمانی هەولێرە بۆ ناکرێ بە یەکەیە دوارێ باسی چوار پارچەکە ئەوە بەردی زلە بەردی زل نیشانەی نەوەشاندنە خراپە یعنی ئەوانەی کە علمی سیاسەتیان خوێندووە ئەزان ئەمنی قەومی چییە ناهێنە و قسانە بکەن ناش بێ ئەو جۆرە لە فەرهەنگ بڵاو بێتۆ لە سلێمانی بەڕاستی کەواتە سیاسەتی ئێستای هێزە کوردەکانی ڕۆژاوات بەدڵ نییە پێت باش نییان چۆن هەڵەیە سەنگێنی ئیسە ئەو لەوێ جارێ خۆی هەر ناو نەناو کورد ئەڵێ هێزی سووریای دیموقرات ئەمە یەک دووهەم ئەو وڵاتە چەند جار شەرحمان کردووە ئیسا فاو بینیوە فاو بڵێن ئەفرینە کوردە سلێمانی لە خەریتەکە دیارە زۆر لێک دوور ناوچە کوردەکان باشە ئیسە تۆ بەچی فاو سلێمانیە بەسی بەیەکۆ نابەسرێکاوێ وەرە لەعنەت لە سایکس و بیکۆ بکە کە فەڕەنسا و بەریتانیا کە ئەم خەریتەی کێشاوە ئیفرین لەکوێوە ئەگاتە ئیسە ئەم معقولە بێت هەسەدە من بج بگرێ 600,000 بەشەری تایە لە سا 85 کورد نییە سا 15 ئەگەر کورد بێت لەولا ئەعزاز و لەولا مەسەن تەل ڕەفعەت و هەمووی بگرێ حتا ئەچێتە ڕەفعە کاکەویش گەلی ترە خۆ چۆن قبوڵیەکە خۆی مامۆستا ئەو قبوڵیەکە ئەی تۆ ئەڵێ من داگیرکاریم قبوڵ ئەی چۆن ڕخاتی خەڵکی تر داگیر ماوەسا هێزەکانی سووریای دیموکراتی شومیان کوردین دەیتە بۆ دیفاعی لێ بکەم کە عەرەبی تایە ئەرمەنی تایە مەسیحی تایە قاعیدەکەیان کوردە منتیقەکانی بەندەستیانوێ زۆرینەی کوردیە بەڵام خۆی لە ڕاستیە مامۆستا ئەوەی کە بەڕێستە فەرمی ینی بەوردی جۆم بۆگرتی ئەوەی کە لێرە لە کوردستان لە پێناو سلێمانی و هەولێر و هەرێمی کوردستان قسە نەکەین چی بەرامبەر سنە و ئەفرین و ئامە دەکرێ ڕەنگە لە متڵەقی جەناب تۆ شتێکی گرنگ بێ بەڵام سەبەبی تریش هەیە بەڕاستی قوتی هەرێمی کوردستان ڕەنگە لە ڕۆژاواوە بێت عکسەکەشی ڕاستە ئەمە بۆ ڕۆژهەڵاتیش ڕاستە بۆ باکووریش ڕاستە ئێمە چیمان پێیە بۆ ئەو کاتی کە لە بەرچاو ئێوەمانان کاڵم ئێوە تۆ بەشیشی لەم حزبە سیاسیانە بەڕاستی حزبی سیاسی مواقفی هەیە بەیانی هەیە ناڕەزایەتی هەیە ڕەنگە لە کۆبوونەوەیەکە دەرێت بڕی بێ بەڵام بەسمێ ڕئیج عامتان دروست نەکڕەوەتان پێکەوە ئەوەی بەرامبەر حزبەکانی ڕۆژهەڵات دەکرێ بێدەنگن بەرامبەر باکوورەکرێ بێدەنگن بەرامبەر ڕۆژ ئاواکرێ بێدەنگن ئەو چۆن لەسەر تۆ بێتە بەدەنگ لە کاتێکە لانیکەم دیفاعی لێناکەی لەگەڵ نارەکەی ئەویشە وەکو یەک تەرەبا دەرنەکەون چۆن ئەم ئیلاقی کە بڕێزت فەرموو دیسان فترێ من سێریم کە چالاکیەکانی تۆ لەم دووسێ مانگەی ڕابردووە تقریبەن دووسێ جار کۆنسوڵ و سەفیری تورکیات بینیوە بۆ نمونە لەم سەرەوە دیفاع لە ئەم سڵتە تازەی سووریاکەی خۆ هێزەکانی سووریای دیموکرات دژینین لە دانووسانان ئەوانیش بەڵام ئێستا کە بەڕێستە فەرمی هێزەکانی سووریای دیموکرات با بچن نەحلەت لە فەڕەنسا بکەن ئەو بەر تۆپ و تاری تورکیا کەوتووە کەس پشتیوانی ناکە بەس ئەمریکا و فەڕەنسا هەندێک وڵاتی ئەوروپیە تێیدیانەکە ئەم پشتیوانیش دەدەست بات قەی ناکەی گیانەکەم ئافرەتێک کۆ ئەم ئافرەتە عاقڵ و توریا یۆنانیە ناوکەی میسە لەبیر نییە کتێبێکی 700 لاپەڕەی نووسیوە لەسەر عەلاقاتی کوردی ئەمریکی ڕیسالەی دکتۆراکەی 5 ساڵ 6 ساڵ بە دوای بەڵگەنامە گەڕاوە ئەڵێ یەک بەڵگەنامە نییە کە کورد لە قاموسی ئەمریکا هەبی بڕۆ گوێ لە قسەکانیان بگرێت ئەڵێ چی فەڕەنسا ئەڵێ چی ئەمریکا ئەڵێ چی دائیمەن ئەو ڕستانە کە ئەیڵێ
وەرە تەحلیلی کرد ئەڵێ باسی ئەمنیەتەکە باسی قەومیەت ناکە باسی تۆ ناکا وەکو ماف و ئەو شتانە ئەڵێ ئەمە باشن ئازان شەڕی داعشیان پێەکەین شەریکمانن لە داعش کوشتن داعش کووا نەما تەواو بوو داعش ئەوە کە تەواو بۆی ژەڕواتۆ لەبەرەوە ئەوانە ڕاز ناکەن لەگەڵ میلەتی کووردە ئەوانە خۆیان کوردیان ئەوە تەقسیم کردووە خۆیان کوردیان پارچە پارچە کردووە بە حەیاتیشی نایەن ئەو خەریتە چاکە لەبەرەوە مەقسەدمەوەیە نابێ ئێمە بە قسەی ئەوان دڵمان خۆشکەین ئێمە ئەو جارە من هاوارم کرد بە خۆشیان نمودیانی بە پارتی کرێکارە هەر لەم ژوورە دانیشتین پێم وتم واز بێنن یعنی لە تەحلیلاتی غەڵەت فەرمووی ساوە باخچەلیە کە هەموو کەسە زانێ قەومیە تۆنڕەوە هاتۆتە سەرەوەی ئەڵێ کاکە بە سوڵح بکری با دووبارە ئاشتی بێتۆ مەیدان خۆ ئەمە کابرا قسەیەکی کردو خۆتو ناچی سینی هەڵ بزانی ڕاستەکە یا درۆکە قسەیەکە کردوێتی باش لەو لاوە ئەوە دەرگایە کراوەتەوە ئەوە هەر لەم مانگان دوو جار وەفد چوو بۆ لای ئۆجەلەن چوو بۆ لای سەلاحەدین دەمەرداش هەنگاوێک هەیە ئێوتم چم یعنی حکمەتێکی تیا بوو ئێوە لەو کاتا بچن کاری بکەن لە ئەنقەرەوتم ئەسڵا من خۆم تەسەورم ناکرد ئێوە بێن تەبەنی ئەو ئیشە بکەن لەو کاتی سوڵحە ئێوە تا خۆ دەم پارتی لەوێ یەکەم کەس خۆی ئیدانەی کرد تۆ بۆ دەم پارتی ئەحراجەکەی مەسەلە لەبەر ئەوە ئیسە تۆ پرۆسەیەکی ئاشتی دووبارە هاتۆ تۆ مەیدان زۆر چاکە ممکنەوە تا هەموو قسەکان بە ئاراستی ئەوە ئەچن کە حتا عەبدوڵڵا ئۆجەلانیش ئازاد ببێ و لە تورکیا ئەم جارە ئەو ئیشە بە باشی بڕوە ئێدە وەرە یعنی تۆ لەگەڵ خۆت لەگەڵ ئەم کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان ڕێکەوی باشترە هەتا بچی لەگەڵ بێگانە چون بێگانە ئیستا چۆن کوردستانی خۆمانی بەکارهێنا پێڵێن بڵێن کیاناتی ناڕەسمی ئەوان تەنها بۆ ئەمن و ئیستیخبارات بەکارهێنن ئێستا ئەیانەوێ ئەو مەنتقەش لە سووریا وەکو کیانێکی ناڕەسمی بۆ کاری ئیستیخباراتی و ئەمنی بەکاری بێنن فقط بۆ واقعی بخۆت یعنی تێ خۆت لێرە ئەگەر ئەوە بکەی ئەبیتە دژمنی عەرەب و ئەبیتە دژمنی تورک و ئەبیتە دژمنی ئێران و ئەبیتە دژمنی ئەوەی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا دۆستی کورد نین بەقەدەر ئەوەی تورکیا دۆستی کورد بێ ناڵێم ئیسا ئێران دۆستی کورد بێ آخر خۆی هەر ئەو وڵاتانی کێ دروستی کردوون کێ ئەتا تورکی هێناوەتە سەر حکم کێ ڕەزا شای هێناوەتە هەر خۆیان نین لەبەر ئەوە ئەوانن گیانەکەم ئیسا من ئەڵێم ئەم قسانی کە ئیسا قەومی کوردەیکە سەید تەهای شەمدینان بڕۆ سەیری وەسیقەکانی بەریتانیا بکە سەید تەهای شەمدینان ئەڵێ لەگەڵ قۆنسولی بەریتانیا دانیشتم حاکمی بەریتانیا ئەو کاتە لەو منتقە ئەڵێ هەرچی بە خەیاڵ ماهات پێم وت کاکە ئەمان کە بی بمانگەن بەجاش بمانکەن بە ئینتیداب هەرچیمان پێ ئەەکەن پێمان بکەن بەس کیانێکی کوردیمان بە دروستکەن بەڵام یەک شتێ مامۆستا ئەڵێ نەیان کرد وایە مامۆستا ئێستا بۆ نمونە ترەمپ کە سەرۆکی ئەمریکا بوو مەزلوم کۆبانی قسەی لەگەڵا کرد بە تەلەفۆن وانە بەڵام ئەردوغان و تورکیا ئامادەنی تەنانەت دانیش بنووسن لەگەڵ مەزلوم کۆبانی کە یەکێکە لە قیادەکانی ئەوێ ئەو ئەترافی پێکە قسەی لەگەڵاکە بە تەلەفۆن قسەی لەگەڵاکە ئەو ئامادەنیە لەگەڵا داش بنووشێ ئەمە چۆن ینی چۆن هەڵسەنگاندن بۆ ئەماکەی مەقسەدم ئەوەیە ئەمریکا قسە بکا و قسە نەکا ئەو ئافرەتە چوە 700 لاپەڕی نووسی و ئەڵێ کورد نییە لە قاموسی ئەمریکا تەنها بەکاری ئێهێنێ بۆ مەسائلێکی ئەمنی ئەمە ترامپ قسەی لەگەڵا بکە بایدن قسەی لەگەڵا بکە ئەوانە مؤسسەی زەخمە ئەو خۆی نایەت من چەند جار لە ڕێفراندۆمەکە شاوتومە سیستەمێک هەیە لە منتقەکە پێوترێت سیستەمی سیاسی سیستەمی ئەمنی هەر جۆرە گۆڕانکاریە لە سۆب سیستەمەکانیا ببێت هەموو سیستەمەکە تێکەچی لەبەرەوە نە ئەوروپا و نە ئەمریکا ئامادە نییە بێت دووبارە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت بەڵام لە کاتی ڕێفراندۆمیشەوە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو نامەکەی تیلێرسن بۆ کوردی ناتکەوتیان بەس ڕێفراندۆم مەکە ئەم جارێمە
دوای ئەوە زۆر هاوکارتەبینانی ئەو بەڵگەیەکی ڕوون نییە لەسەرەوە ئەخنە هاوکارتەبین یعنی چی ئەو قسانە هەمووی مەتاتیە کاکی گیان ئەوانە هەمووی مەتاتیە ئەوانە بەڵێ ئێمە وەختی خۆی گرنگ بووکەوە ئەوروپا و ئەمریکا ئەو ناوچەی ئێمە هاتن پاراستیان کیانێکمان لێرە دروست کرد و هاوکارمان بوون ئێمە خۆمان ئەچین بۆ نیویۆرک لە نیویۆرک لەوێ علااقاتمان هەبوو لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا بەڵام ئەڵێم نابێت دڵبەوە خۆشکەیت ئەو نایە دەوڵەتی کوردی بۆ دروستکە لەبەرەوە بێ ئیلا تۆ لەگەڵ دراوسەکان تا ڕێکەوی ئەمسا لەگەڵ ئەحمەد شەرع دەڵێ پەیوەندیمانەیە پەیوەندیەکە ئێوە لەگەڵ ئەحمەد شەرع هی سەردەمی قاعیدەیە هی داعشە هی ئێسایە خۆ دەزانی ئەو پیاوە لە کوواوتمە پەیوەندیمان هەیە پەیوەندیمان لەگەڵ هەبوو بەڵێ ئەوە کەی ئەجا شخصیە یان چکە من جۆم لە قسەکان گرتەوە ئیجازەی بۆ ڕوونەکەمەوە ئەفەرمیت ئێمە لەگەڵ ئەو کەسە کوردانەی لەوێن لەگەڵ تحریر شامە پەیوەندیمان هەیە نا تحریر نا ئەحراری شام باشە سێکە بەس ئێساوان یەک گروپن بەڕێز لەگە باسیۆکی کە ئەحمەد شەرع بەخۆیان چۆتەوە بەڵێ وای هەندێک گۆڕانکاری لە فکریان ڕوویان لە تەعامولیا ئەو سەدەمی کە داعش بووە ئێستا ئێوە بەم فەیسە تازەی بەم دەم و چاوە تازەی ئەحمەد شەرع کەیت مێژوویەکی هەیە کە داعش بووە قاعیدە بووە تو خۆت ئەزانی کورد چی بەرامبەرکراوە بەتایبەت لەلایەن داعشەوە ئێستاش دایان پێشمەرگەمانەیە بێسەر و شوێنن هەزار بەڵێ ئەمانە هەمی جێ پرسیارن بەڕاستی هێشتا هێزێکی خۆشەویستنی لای کوردەکان ئەمانە کاکی گیان من لە قسەکان وتم داقیقم نەموتوە پەیوەندیمان هەیە وتم ئەوان ئێمە ئەناسن ئەوە جیاوازە لەوەی بڵێ من پەیوەندیمەی لەگەڵ ئەو تومە ئەوان ئێمە ئەناسن دوای ئەوان بڵێن دوو جیهەت یەکیان گرتووە ئەوانی بچکۆلە بچکۆلان بەڵام دوو جیهەتی گەورەیەکیان گرتووە چەند ساڵێک لەمەوبەر ئەحراری شام لە 2011ەوە هیچ دەوڵەتێک هیچ کەسێ نەیوتو ئەوانە تیرۆریستن ئەوانە هێزێکی نیشتیمانین لەبەرەوە مەجبور کران کەوا چەکاڵگرن مەجبور کران ئەجا 30,000 چەکداریان هەبوو لە هەموو بڵین سووریای شاهان ئەوانە ئێمە کە وەختی مەکتەبمان هەبوو لە دیمەشق کۆمەڵی گەنجی وەکو جەنابتان ئەهاتن لەوێ لە زانکۆی دیمەشق ئەهاتن بۆ لامان متأثر بن بە بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەیان خۆشەویست و دواتر چوونە ناو ئەحرار و شام کە شەڕەکە بوو بە شەڕ کە بوو بە چاکاڵگردن چوونە ناو ئەوان تا ئیسەی شەڕ عەلاقەیان بە ئێمەوەیە تەلەفۆنەکە هەیە لە سویدا هەیە لە سووریایە هەیە لەکوێ ئەوانەمان وتمان ئەوانە ئێمە ئەناسن عەلاقەیان لەگەڵ ئێمە هەبوو وەختی خۆی ئەحرار و شام ئەمما تەحریر و شام لانێ خەڵک لەو یعنی لێکیان نەکات تەحریر و شام ئەوانە بەڵێ ئەوانە پێشتر بڵێن بەرەی نووسرە بوون دواتر بوون بە جەبهەی تەحریر دواتر بوون لەگەڵ یەکیان کرد بوون بە هەیئەی تەحریری شام ئەمانە ئێمە نایان ناسین مەسا هەیئەی تەحریری شام ئێمە عەلاقەمان نەبووە لەگەڵیانەوە نایشان ناسین لەبەرەوەی ئەوانە لە فکرە ئێمە ئەسڵەن زۆر دوورین لێک بەڵام لەگەڵ ئەحراری شام زۆر نزیکین لێک زۆر يعني أحرار شام هیچ خلفيتێکی نە داعشی هەیە نە قاعیدەی هەیە حتا نە ئیخوان مسلمیش هیچی نییە یعنی هەر حیزبێکی موسڵمانی پاشخانێکی ئیسلامی هەیە و ئەوێ سووریا ڕزگارکە بەڵام ئەکسەری سەرکردەکانیان کوشتونی سا گەنجن ئەوەی کە ڕابەرایەتیەکە لە عمری جەنابێت ئەمانە تەحریری شام بەڵێ ئێمە نایەن ناسین بەڵام ئەم جۆلانیە بڵێن محەممەد جۆلانی ئەو ئێمە ئەناسیەیانی بەهۆی قسەوە طبعا ئەخبارە گرێشتە گرێ خۆ لەملا لەولا لە خەڵکە پرسێ لەو کۆنە ئەنسارانی پرسی و مەسەلەن لەیرە بووکە لە زیندان بووە لەملا بووە لەولا بووە حتما ئێمە ئەناسێ بەڵام وتم 4 ساڵ لەمەوە پێش لە ئەدلب ئەم کوڕە ئەلبەتە دژمنەکانی بڵێن داعش و قاعیدە پێڵێن ئینتیهازی بەڵام لە عرفی سیاسیە پێڵێن براگماتی ئەم پیاوەکی براگماتیە یعنی لە ئەدلب هات ئەدلبی ڕێکخست 3 ملیۆن بەشەری بەڕێوە ئەبرد 3 ملیۆن بەقەو کوردستان 3 ملیۆن بەشەری بەڕێوە ئەبرد زۆر بە جوانی مۆڵی کردوتۆ لەو کاتە خزمەتی کردووە
دەستگای تەندروستی دامەزراند و ینی خزمەتی خەڵکی کردووە و لە هەمان کاتیشا ئەوەی کە ئیساڵی ئازادیەکان لێ پاراستوێتی دژی ئەو مزاهرە کراوە کە قسەی نەکردووە هەرچی کراوە قسەی نەکردووە مزاهرەکانەوە بزانە خۆ لە زمانی ئەوە لە ئەدلب کراوە کەس نەچوە کەس کوژی بەڵام بەڵێ لە زیندانەکانی ئایسە خەڵکێکی لێ داعیشە قاعیدەیە ئەوانەی گرتووە لەبەرەوە لە دژمنایەتەکە کەوتە بینیان خوێن ڕژدا ئەو شتانە ئەم کوڕە 4 ساڵە بەڵێ ئیعادە نەزەرێکی زۆر باشی لە فکری خۆیان ئیتر ناوی هەرچی ئەندێ کردووە و کەسێکی براگماتیە ئیسا ئەوەتە کە چۆتە سەر دەسەڵات ئەو قسانی ئێمە ماگریسا بۆ قسانەکە من لە نامەکەیشا بۆم نووسیەوە 4 خاڵە وتومە دەوڵەتی مەدەنی ئاگار لێبێ حقوقی ئەقالیات تایفەگەری مەکە باسی کوردت کردووە مامۆسا لە نامەکەیە بینی بەڵێ باسی کورد لەگەڵ یا کردومانە و هیچ مەناعەتێکیشی نییە ئەوە وەڵامیانەوە وەڵامی مەسجد نامەکەیەوەی داوەتەوە قەیداتۆ ئەیداتۆ مەکتەبەکەتان کراوە جارێ ساردە زۆر جارێ کارەبا نییە حەیج نییە لەوێ کارەبا نییە لە دیمەشق نە کارەبا هەیە نە ئاوەیە زۆر ناخۆشە وەزعەکەی چونکە هێشتر ماوێتی جا مەقسەدم ئەمە ئەم پیاوە لە یەکەم تەسریح یا بەڵێ دایوتی ئێمە کورد بەشێکی سەرەکیە لە شعبی سووری مکەونێکی سەرەکیە هەرچی مافی بێ ئێمە ئەیپارێزی بۆیە منیش بەو حتا ئەوەتە خۆ مەزلوم کۆبانی خۆشیڵێ تا ئیساکی ئەمە هیچ شتێکی خراپ قەناعەتیشتانەیە لە داهاتووە هەر ئەوها بن لە نامەکەیشدا لە قسەی شاوتومە تەمەنا ئەەکەین ئەو قسە باشانەی بەردەوام بێت تا لە هیچ مەرحەلەیەکە مامۆستا تۆ قسە و لەگەڵ ئەحمەد شارع نەکردووە بە تەلەفۆنیان ڕوبەڕوو بینی بێتێت وەڵڵی تەلەفۆن هەر نییە ئیسا خۆکووا تەلەفۆنی ئەوێ ینی وەزعی ئەوێ وەزعی عێراق کە وەختێ ڕووخار ڕژێم تا چەند ساڵ ئەمریکا بە 150,000 هێزۆ نێتوان لە زۆنی سەوز بێتە دەرەوە ئیسا ئەوان بەو ئەمنیەتەکە هەیە زۆر هەنگاوی مهمیان بڕیوە لە مای مانگەکە ئیسا ناو دیمەشق ئەمن و ئەمان بە شەو بە ڕۆژ خەڵک هەرچیەکایکە بەڵێن زۆر باشە بەس لە ڕووی خەدەماتۆ کارەبا نییە تەلەفۆن نییە ناڵی مەسا سابقەی داعشی هەیە بەڵام ئەمریکا ئەوی پێ باشە بتوانێت نەزم لە سووریا پارێزێتە بەرەڵایی دروست بێ و فەوزە چون سووریا حقت ئەمریکا لەوە دەوری هەبوو نەیهێشت ئیسرائیلیش حتا نەیهێشتکەوە فەوزا لە ئەرزی سووریا دروست ببێ یعنی ئاسمانەکەیان پاراست ئەوەش بۆ هۆیەوەی کەوا ئیسا ئەم بتوانێ بڵێن هەیەی تەحریری شام بتوانێ لە سەران سەری سووریا هێزی خۆی پتە بکە محکەم بکە و ئەمن و ئەمانێک تا حەدێ دروست بکە ئەوە گرنگە ئەمما مەسەلەی سەخوا نەخواسە بڵێن لە کوردستانی خۆمان بەرەڵای دروست بێ فەوزا دروست بێ زۆر خراپە ئەو کاتە چونکن تۆ خۆ سووریا نییە تۆ کیانت نییە یعنی بەو شێوە تۆ ئەبیتە خۆراکی مەسەڵەن خەڵکێکی تر میلیشیا ئەملا ئەولا لەبەرەوە کیانەکە لە دەسە دەیت ئەبێ زۆر بە وریانە لە کوردستانە مامەڵە بکرێ مامۆستا عیرفان قسەیەکەیە هەڵبەتە پرسیاری منیە لەوانەیە دیدی خەڵک بێت تێڕوانیان وایە کە زودنەوەی ئیسلامی خەریکە بەرەو حیزبی بنەماڵی ڕۆ بۆ منتەڵەقەی کە هەندێک لە خزم و کەسب و کار و نزیکەکانی خۆت یا ئەندامانی خێزانەکەی خۆت هەموو ئەمانە لە پۆست و پلە باڵەکانی ناو بزوتنەوەی ئیسلامیان بۆ چوونت چیە لەسەرەوە؟ وەڵڵاهی جا ئەوانەی کە لە ناو شوراکەی بزوتنەوە ئیسلامیان ئەگەر بێ وردەکاری من هەویستم پرسیارەکە بەگشتی بگەل لەوان وردەکارەکەی ئەزانم من ئەوان نازە ئەوان ئەو قسە ناکەن چونکن ئەزانن باوەڕکە جاری وایە ئەوانیان واستەکەن ئەڵێن مەسەلەن بەرامبەری ئیحسان باش بە بەرامبەری منیرە باش بە ملان جاری وا هەیە خراپم بەرامبەری خراپەکە لە چیە مامۆستا مەسەن جاری وا لیان تووڕابم وا مەکەن ئەوە مەکەن ئەوە مەکەن لیان لە ئەوان زیاتر بەس دیدی خەڵک ئەم گوردەکاری تۆ نازانی هەر بە حیزبێکی بنەماڵی ئاراستەی مامۆستا سەیرەکرێت لە سەرەتاوە تا ئێستا هەموو ڕابەرەکان هەر لە بنەماڵی آخر وەختی خۆی ئەزانی چۆنە دادیگیان ئێمە ئیسا بڵێن لە هەڵات لا هەڵات بڵێ ئێوە دامەزرێنەرن نا ئەوە یعنی ئیسا مەسەلەن بڵێن لە مامۆسا مەلا عەزیز و 100 ساڵ لەمەوە پێش کە هاتووە
دوای خۆی مامۆستا مەلا ساڵح هاتووە کە ئامۆد برازای بووە ئامۆزای باوکم بۆ مەسەلا دواتر کچی ئەویشی هێناوە بۆتە باوە گەورم هاتوۆتە لای ئەو دواتر لە لای ئەوە هاتوۆتە لای مامە عوسمانم دواتر چوار برابوون هەر چواریان وەکو یەک خەباتیان کردووە یعنی کەس خێری بە کەسیان نەکردووە ئیسە مامەستێقم خۆ لای ئێمە نەبووە هەر ڕئیس حیزب بووە بەڵام خۆ خەڵکی تریژە بووە خەباتی کردو لە ناو بزوتنەوەیە ئەخ وەکو کێ مەسەر مثلەن لە ئەوانەی کە ئێستا لە سەرەتاوە تا ئێستا تەنها ڕابەرەکان لە بنەماڵی ئێوە بوون جگە لە بنەماڵی ئێوە خەڵکی تریش خەباتی کردووە ئەخ ڕاستە بەس پەیڕە و پرۆگرامێک هەیە مەسەلەن شەرت و شروتی داناوە یا خەڵکێ مەسەلەن عادەت وایە ناو حیزبەکانە ئەوەی کۆنتر بێ مەسەل ئەوەی هەنیە شەرت و شروت دانێ بەپێ ئەو شەرت و شروتانە خۆ خەڵکەڵە بژێرێ ئەجا دوایەوە من یەکیان بۆ خۆم بۆ نمونە قەت حەزم پێ نەکرد 2008 کە هاتوومەتەوە بزوتنەوەی زناوی نەمابوو پێش 2008 تۆیشی نەمابوو کە دووبارەی عادە تەنزیممان کردەوە کۆنگرەمان کرد خۆمکان دید نەکرد و حەزیشم نەکرد چەندێکیش هەوڵیان لەگەڵادام نەم کرد و 2012ش ئەوە هەمویان شاهیدن نەم کردووە بەڵام بە زۆر کردنیان ئەجا ئەوە نەمهم نییە مەسلەی ئەو ڕابەریە بەڵام بە حەق ئەوانەی کە لە هەشتا و حەوتەوە بە یەکەوە ئیشمان کردووە تەبیعەتی منە ناس بە حەیاتی حەزم لە بنەماڵەچێتی نەکردووە قەت حەزەکەی خۆتەوە ئەمە ئێستا هەیە دژی ئەو حەزەی خۆتە کام ئەمە ئێستا هەیە لەناو بزوتنەوەیە پەرلەمانتار کە سوکاری خۆتان بێت مەکتەبی سیاسی چۆن لە خۆلی پێشوو ئەو خوشکەی بوو دوای ئەو کە وانە کاک دکتۆر عەبدوڵڵا و لەیلا بوون بڵێ وزانی مامۆستا ئێمە لە بەڕێزت تێگەین بنەماڵەیەک کە مامت خوا گەورەیان خۆش بێت کە وفاتیان کردووە هەمووی تومەحی سیاسی هەیە بێتە پێشەوە حەق خۆشیانە ینی بەڕاستی بەڵام هەندێک گۆڕانکاری هەیە کە بێتە سەرەوەی تەجربەیان کەم بێ یا زیاد بێ ئەگەر حزبێکی سیاسی نەتوانێت لە هەشتا حەوت و نزیکی 40 ساڵەکە تا ئێستا نەتوانێت 4 کەس پێ بگەێنێ لە دەروی بنەماڵە بەڕاستی ڕەنگە پرسیار لەسەر حزبەکە دروست بێت قسەکە ئەمەیە لێرەدا خەڵکی تریشە بوون لە نمونەی کاک کامیلی حاج عەلی ئەوان ویستیانە بن بەڕابەر مشکلەیان توش بوو ئێمە تاقا نامانێت ئەم پەردەی هەڵبەینەوە زیاتر قسەکە ئێوەش ئەبێ سنگتان بەرامبەر ئەو ڕخنانە فراوان بێ کەلتان نەگیرێ بنەماڵەیە چونکە ئەمە بەڕاستی شتێک نییە نەهی لێ بکرێ ئەبینێت هەیە یعنی زیاد لە چەند کەسێک لەناو هەیئە باڵاکە هەیە بە بەڕێستەوە کە نزیکی 10 ساڵە 2012 زیاتریشە ئەوە نیە ئەخناوە خۆی مەبەستە وەکو ئەمینداری گشتی لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم حزبە سیاسیانە لە ئێوەمانان بگرن تا پارتی دیموکراتی کوردستان بەخوا پارتی شەرۆکتوواڵێ یەکێتی شەروواڵێ تقریبا حزبەکان من بۆ وایە یعنی ئەو سوالە مهمە بۆ وایە لەبەرەوەی ئەمەی کە پارتیکە بڕەنگە لە مەسلحاتی تۆش بێ لەبەروی ئەو تقریبا ڕێچکەکە ئەشکێنێ یەکێتی ئەشکێنێ لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە مامۆستا سەلاحەدین 4 ساڵ لاچێ دواییەتەوەتر من پێڕۆکانم بینڵێ بەدلی خۆی تاکە ئێوێ بە بەڕاستیمانە لەناو حزبی سۆسیالیستەوە بۆ هەر ئەو سوالەی کە جەنابەت پێم وایە کەم جار وروژاندت ئێمە لەو چوارچێوەیە ینی مەدەنیێتە نابین هەموو شتێک قبوڵ بکەین لە دوای نەوەیەکەوە ئەگەر لە یادت بێ بیدایەتەن دێخسەکە ڕێک ئەو ڕخنەیە هەموو حزبەکانەکەێتەوە بەبێ جیاوازی ناچوانە کاک هێمنگیان شتێک هەیە پێوترێ علومی سیاسی وانە علمی سیاست دیراسەکردنی دەسەڵاتە لە ناو کۆمەلگا دەسەڵات چۆن دروستە بێ بۆ نمونە ئەمە یەک و دویتیان نییە یعنی وەکو چۆن بڵێ یەک و یەک دووەکە ئەوە هاتووە تەصنیفی کردووە ئەڵێ لە ناو هەر کۆمەلگایەکە دەسەڵاتی سیاسی داهۆڵێکە سێشت ئەیگرێ یعنی بێتە پایە و ئەیگرێ ئەگەر لە ئەوروپا بۆ نمونە یا ئەمریکا لەوێ دنیای سەرمایەداری کۆمپانیا زەبەلاحەکان دەسەڵات دروستەکەن کارمەندی ئەوە ئەبێتە ڕئیس جمهور و ڕئیس وزەرا ئەوانە کەوابێ ئیقتصادی لە پشتە لەوێ حتا ئەبێتە هۆکاریەوەی کەوا ئەوەی کە ئێوە وتان نامەیە بڵم دیموکراسی ئەوانش لێەوە دروستە بێت ئەمە ئەوە لە جیهانێکی تر دووهەم پای بڵین ئەو داهۆڵەکە بیگرێ
جێش وەکو جارانی تورکیا پاکستان مەسەلەن زۆر وڵاتی تر ئەمانە جێژ ئەیگرێ ینی جێژ ڕاگرێتی لە سێهەم ئەگەر اقتصاد نەبوو جێشیش نەبوو سێهەم بنەماڵەیە بۆ لەبەرەوە بنەماڵیش وەکو بڵێ هینێکی هەیە توانایەکی هەیە بۆ ڕاگررتنی توانای هەیە بۆ ڕاگررتنی یعنی بڵین شەبەکەیەکی دروست کردووە ئایا شەبەکەی بەشەریە شەبەکەی اقتصادیە شەبەکەی ئیعلامیە هەرچیەکە شتێکی دروست کردووە کە ئەتوانێت ئەو دەسەڵاتە ڕاگرێت چوار هەمیان کە دای نانێن بە زۆر سەبات یعنی سەباتی سیاسی بەو سیانە دروستە بێت چوار هەمیان ئایدۆلۆجیا جیلێک دوای جیلەکە ئەڕوانامێنێ بەڵام یعنی زۆر سەباتی نییە کەوابێ بنە ماڵە تۆ بتەوێنێتەوە ئیسە یەکێتی نیشتیمانی لە سەرەتاوە دژمنی بنە ماڵە لەو هەڵەبجەی ئێمە مام جەلال نامەی نووسی بوو توی فڵانە کەس عەفوە نەفەرێکە ئیسە بەعەکسۆیە ئەو کاتە مەسوول بوو لەوێ ڕێک وتوی مادەم مام جەلال ئەو نامەی نووسی ئەعدامی کرد ئاوا بوون یعنی ئەیان و نابێ ئێمە چۆنە بێ گوێ بۆ کەس بگرین و ئەمان دەی ئیسە وایە ئیسە بۆ وایە لەبەرەوە هاتن بۆی سەبات بۆ یەکێتی نیشتیمانی دروستکەن کردیانە بنە ماڵە حزبەکانی تری شوایە هەمووی لەم کە وەختە اقتصاد نەبوو جێژ نەبوو ئیلا ئەبێ سێهەم بێت پارتی اقتصاد و جێشەکان هەیە آخر ئەو اقتصاد جێشەکە دروستەکان ئەو تقریبا هەیەی تر دروست کرابێ بۆیان دروست کردوون چۆنەوە مۆزعی ترە بەڵام لە ڕاستیە پرسیارەکەی مەشەر لەو چوارچێوایە بووکە ئەم جۆرە قابلی گۆڕانکاریە خۆ هەرچەند بە منطق قسە بکەین کاک عەبدوڵڵا وەرتێ ڕێزمانەیە بۆی ئەگەر ئێستا ئەویش بێ بە ڕابەری گشتی بزوتنەوە خەڵکەری بڵای جنا بتوایی ینی عنوانی بنەماڵی گرنگە بۆ کۆمەڵگەی کوردەواری ئەساساتی حزبی جیاوازە سەمن لە هەڵەبجان نە مەکتەب سیاسی بووم نە شورا بوو دەوڵەتی مەدەنی هەڵەبجا بڵێن قایم قام و شورتە و ئاسایش و گشتی خۆم دروستم کردن هەمویان بۆ ئەوەی کەوا شتێ دروستکەین کەوا حاڵەتێکی مەدەنی لە هەڵەبجا هێزەکان نەتوانن زیان ڕەوی بکەن مامۆستا ئێمە هەمان نەزانین چەند ساڵێکە مامۆستاکرێگار لە سژنە تو ئاخر جار کە پەیوەندی یەک نامە گۆڕینەوەیەک قسەکردنیەک ئاگەر لێتی ئێستا ئێستا ناهێڵن ئێستا زۆر لەوێ بەجددی بڵێن فشاریان خستۆتە سەری ناهێڵن حتا جگە لە کەسی نزیکی خۆی یا خێزانی یا برای کەس قسەی لەگەڵا بکە دوامین پەیوەندی خۆت بە شخصی لەگەڵەوە پێش ئەوەی بچێتە زیندان بەڵێ ئەو کاتەیە ئێمە قسەمان لەگەڵ یەکا کردوتم مامۆستاگیان ئاگال لە خۆبی ئەو قسانم مەکە ئاگال لە تەسریحاتەکانت بێ باش نییە چووکەنەوە پەیوەندیتان هەبوو بەڵێ قسەمان لەگەڵ بە تەلەفۆن لەگەڵ یەکا کردووە مامۆستاکاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ڕۆمی شێر پرسیارمەیە لەسەر دۆخی موچەخۆران کە 10 ساڵام کێشەیە هەیە ئێوەکو سەرۆکی حزبێک و ڕابەری حزبێکی ئیسلامی کوردستان چیتان کردو بۆ مۆزوعە لە کۆبنەوەکان لەگەڵ سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ بەغا لەگەڵ لایەنەکانی تر هیچ هەوڵێکی جدیتان داوە بۆی مۆزوعی موچە سەیری بکە کاکی گیانیسە مەسەلەی سووریا بەرەو 25 ملیۆن بە شەرەڕوە چەندێک کارمەندی هەبێ 1,500,000 معقولە وڵاتی 3-4 ملیۆن کارمەندی هەبێ ئێوە لەوە ناتەوازونیەکە دروست بووە ئەوە مێش و شاهیدە ئەوە لەو حل مەحفوظ شاهد ئەم عیرفانە نەوەدەکان پێم وتومە مەکە ئەو کاتە کاکۆسرەت لێرە بڵێن ڕیز وزەرا بوو وتم مەکەن ئەو خەڵکە تەعینەکەن دواتر کێشە دروستەکە دواتر تۆ ئەو بوجە ئەخنکێنی دواتر ناتوانی بەڕێوەی بەری ئەیسە تۆ معقولە لە وڵاتێکا 4-5 ملیۆن و نیوە مەعاشخۆری هەبێ ئێ باشە سووریا 25 ملیۆن و نیوێکی هەیە ئەوتە بۆشی نادرێ ملیۆن نیوە کاڵێ زۆرە چۆن شتی وابێ ینی تۆ ئستانداردی جیهانی و تێپەڕاندووە ئستانداردی جیهانی لایەن لە ساعت دەبێ ئەو پەڕی ئێ بێت تۆ 400,000 زیاتر نەبێ تازە شتەکە ڕووی داوە حەلەکە چییە؟ حەلەکە ئەوەیە کە ئەی بینی مەعاشەکانە بێ بە نیوە و ناچەڵ
ئەوێ لە ساڵێکە ناتوانێت دوانزەکە بدا ئەوێ بۆ بک بە بۆ بک بە دە دەتوانن بەس نایەن ئێمە مامۆستا بەپێی دوایین بەدۆ دەچوون لە ساڵی 2024 حکوومەتی هەرێمی کوردستان کە داهاتەکەی نەچۆتە حکوومەتەوە ڕۆژانە 300,000 بەرمیلەوەی فرۆشتووە بە قاچاق هەرو داهاتە بەشی 4 مانگی موچەی موچە خۆرانیە کرد کوردستان دەوڵەمەندە بەبستم ینی بەم هەڵێش کە کردویانە ئەم بەلێنێک 250,000 فەرمانبەرە بەمەش بۆیان حەلەکرێ نایەن کاک هێ من تۆ تەنها نەوت حسابەکەی ئێو کۆمپانیا زەبەلاحانە زەریبیان بە کێ دەن بە کەسی نادەن بەڵێ نایەن لەبەری خۆیانە ئەو کۆمپانیا زەبەلاحانە زەریبیان کووە خۆت ئەزانی لە ئەوروپا مهمترین دەرامەت مەسەلەن تەلەفۆن کووە لێرە بە کێ درێیانی ئەنتەرنێت بە کێ درێ یان دەرامەتەکەی عێراق لیانە سەنێت لەبەری خۆ دەزانی هێڵی پەیوەندی کۆڕک کێشەی شیە ماوەیەکە لێ سندی لەوە پێش لێی ناسن بەڵام لە هەرێمی کوردستان چونکە ئەوانە شەریکات بۆ نمونە ئەم شەریکاتە خەدەمیەکان زۆرینیان کۆمپانیەکانی تری حزبن چاوێن لە داخن جا ئەمان بڵێن مەسەلەن ئەمە لەم لە ئەو هەموو کۆمپانیا لێی ناسێنرێ ئەی ئەو هەموو گومرگەکە دێ لەم لا ئیسە تۆ لە دەواازی بڵێن ئیبراهیم خەلیلە ئەم دەواازانەی ترە ئەوانە وەکو دەواازەیەکی نێودەوڵەتیان لاتووە تۆشتومەکی عێراقیش لای تۆ ئەڕوە ئەو هەموو گومرگەی بۆ کوێچێ لەبەرەوە بەڕاستی کوردستانی ئێمە ئیسە بڵێن دوو بەرابەری سووریا دەرامەدی هەیە بە بەرپرسانی هەرێم لە کۆبنەوەکانە 100% حتا جارێکیان بە بەرپرسی باڵام وتووە نەمانیست ئێمە قەت مزایدە ناکەین بەڵام ڕوبەڕووی خۆیان پێیانڵێن تم کاکە جارێ ئەم مەسەلەی نەوتە زۆر عیبەیەکی گەورەیە ئەمە تەنەکە و دوو تەنەکە نییە یەکێ تەسری حەداڵێەوە ملیۆنی یەکێ تەسری حەداڵێ 500,000 بە 100,000 غەڵەتەکەن ئێوە ئەخ بە 100,000 بەرمیل معقول نییە یعنی تۆ بڵێ 100,000 بەرمیل ئەو بڵێ 200,000 ئەوەش زۆر خراپە کوا شەفافێت لە وڵاتە کێ ئەزانێت چەند بەرمیل نەوت مەسەلەن دەرێت کێ ئەزانێت چەند چاڵە نەوت هەیە لە کوردستانە تۆ پێت وایە یەکێتی بەرپرسەیان پارتی یان هەردووکیان بەیەکەوە هەر دەسەڵاتەکە ئەسڵان کە لە سەرەتاوە دروست بووە بە ناتەندروستی دروست بووە هەتا ئیسی شەر بەردەوام دەستخۆش دەستەکان خۆش مامۆستا گفتوگۆکردن لەگەڵ تۆ زۆر خۆشە هیوادارین ئێمەش میوانێکی ئەزیزی ماڵەکە بووین تۆش میوانێکی خۆشەویستی زوم بوو ئەستەغفیرڵڵا دەستی ئێوەش خۆش بێ و زۆر سپاستان دەکەم و ئێوەش بەخێر بێن و ماڵی خۆتان میدرانی خۆشەویست تا پرۆگرامیشی دیکەی مێزی سەرنووسەر بەخوام سپاردم لەشتان ساڵ بێ